خێزانی ئاسوودە. ودي أكتب كلمة وأرسلها إليه. بەناوی خودای گەورە و میهرەبان. بینەرانی عزیز، سڵای خوای گەورەتان لێبێت. خۆشحاڵم لە زنجیرەیەک بەرنامەی نوێدا بە ئێوە شاد دەبمەوە. بەرنامەی خێزانی ئاسوودە. چۆن بتوانین خێزانێکی ئاسوودە دروست بکەین؟ چۆن بتوانین ئاسوودەی بگەڕێنینەوە بۆ خێزانەکانمان؟ مەرجی خێزان چییە؟ مەرجی ئاسوودەبوون چییە؟ مەرجی خێزانی ئاسوودەبوون چییە؟ چۆن بتوانین هەنگاو بنین بەرەو خێزانێکی ئاسوودە؟ ئەزیزان، لەم زنجیرە بەرنامەیە ئێمە هەوڵ دەین کۆمەڵی هەنگاو بۆ بەڕێستان باس بکەین. چۆن بتوانین ژیانێکی خۆشبەخت، ژیانێکی ئارام، ژیانێکی سەرکەوتوو دروست بکەین. گومانی تێدا نییە هەر شتێک کە بتەوێت خۆشبەخت بی، ئاسوودە بی و سەرکەوتوو بیت دەبێت پلانت هەبێت. بەبێ پلان ناتوانین هەنگاوەکانی ژیانمان بە جوانی و بە مەزبوطی بەڕێ بکەین. لە بەرنامەی یەکەمە پێم خۆشە لە منیش و لە ئێوەش و لە هەمومان لە یەکتری بپرسین بۆچی دەبێت هاوسەرگیری بکەین؟ بۆچی دەبێت خێزان دروستکەین؟ بۆچی دەبێت ماڵێکی تازە دروست بکەین؟ دیارە ئەمە وەڵامی زۆرە و هەر یەکە و بە شێوازێ لە شێوازەکان وەڵامی دەداتەوە. کاتێک کە تۆ هاوبەشی ژیان بۆ خۆت پەیدا دەکەیت، کاتێک کە شەریکە بەشێک بۆ خۆت پەیدا دەکەیت، کۆمەڵێ ئامانج، کۆمەڵێ وەکو ئەڵێت شت لە مێشک و لە دڵ و دەرونی کوڕەکە و کچەکەدایە. ئەگەر نا بەرەو ئەوە ناچێت خێزانێکی خۆشبەخت و ئاسوودە دروست بکەن، بەرەو ئەوە ناچێت کە بتوانن ئارامی و ئاسوودەی بۆ خۆیان بگەڕێنەوە. ئەزیزان، ئەگەر دیقەت بدەی هەر تەنانەت لە تیجارەتە، لە کار و کاسبیە، لە سەفەرە، عادەتەن مرۆڤەکان پێویستیان بە هاوسەفەرێکە، بە شەریکێکە، بە کەسێکە هاودەمیان لەگەڵا بکە. بۆیە لە مەسەلەی خێزان دروستکردنا تەنها و تەنها ئەوە نییە کە ببی بە خاوەن هاوسەرێک، دەبیتە خاوەنی دنیایەکی نوێ. لەم کاتە بە دواوە یەکێکەیە هاودەمتە، یەکێکەیە هاوژینتە، باشترین هاوڕێیە بۆ تۆ. هاوبەشی ساتەکانە لەگەڵتە، ڕۆژ و ساڵەکان و مانگەکان لە خۆشی و لە ناخۆشیە. لەو کاتانەی کە ئاسوودەی، لەو کاتانش کە نائاسوودەی، شەریکە بەشت لەگەڵتایە. ڕەنگە تۆیەکی بەڕێز کە سەیری ئەم بەرنامەیە دەکەی، لە تیجارەتێکە، لە کارێکە، لە کاسبیەکە، ئەو کەسەی کە شەریکە لەگەڵتا لە خۆشیەکان و لە قازانجەکانە لەگەڵتا بێت، بەڵام کە بگاتە حاڵەتی زەرەر و بگاتە حاڵەتی ئەوەی کە پارەکە وەکو پێویست مایەکەی دەرنێنێ و قازانجێکی زۆر نەکە، ڕەنگە بڵێ خوا حافیز. بەڵام شەریکە بەش بەو جۆرە نییە. هەنگاو بە هەنگاو، قۆناغ بە قۆناغ لە شکستەکانە، لە سەرکەوتنەکاندا لەگەڵ تا دەمێنێتەوە. کەمە بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و مهمە. ئێمەی تاکەکانی کۆمەلگا دەبێ بیری لێ بکەینەوە. ئەزیزان، لەو کاتانی کە خۆزگەمان هەیە، لەو کاتانی کە ترسمان هەیە، لەو کاتانی کە ئومێدمان هەیە بۆ ژیان، هاوسەرەکانمان، هاوژینەکانمان لەگەڵمانایە. بۆیە کاتێک دەڵێن چۆن خێزانێکی ئاسوودە دروستکەین، دەبێت خێزانێک بێت بە جۆرێ لە جۆرەکان، لە کاتی ناخۆشیە، لە کاتی تەندروستیە، لەو کاتانی کە ئێمە پێویستمان بە هاوکاریە، ئەمانە لەگەڵمانان، ڕازەکانمان بۆ جێبەجێ دەکەن، چاومان دەکەینەوە، یەکەم کەس ئەوان دەبینین. کاتێک کە چاو دادەخەین، یەکەم کەس و ئەخیر کەس ئەوان دەبینین. ئایا بیرمان لەوە کردوتەوە جۆرە ژیانێک، جۆرە خێزانێک، جۆرە ماڵێکی ئاسوودە دروستکەین کە بەو جۆرەی کە بەڕاستی هەستی پێ دەکەین دروستکردنی خێزان زۆر گرنگە، زۆر مهمە. کاتێک کە تۆی مرۆڤ، کاتێک کە تۆی گەنج، خوشکان، برایان کە سەیری ئەم بەرنامەیە دەکەن، کاتێک بیر لەوە دەکەیتەوە خێزانێکی ئاسوودە دروستکەی، دەبێت بیر لەوە بکەیتەوە بەڕێزەکەم، ئەزیزەکەم، تۆ شەریکە بەشێک بۆ خۆت دروست دەکەی، تۆ شەریکە کۆمپانیا و وەکو ئەڵێت کار و کاسبیەک بۆ خۆت دروست دەکەیت، کەسێک دێنیت کە بێ بەڕاستی دەبێت ئەو پەڕی مواسەفاتی تیابێ. من عەجیبم لێ دێت کاتێک کە بەڕێزێک دەیەوێت کەسێک بکا بە شەریکی لە دوکانێکە کە ڕەنگە هەموو دوکانەکە و دەسمایەکەشی بای 50 وەرەقە بێ، هەوڵەدات دەست پاک بێت، هەوڵەدات داوێن پاک بێت، هەوڵەدات ئەهلی نوێژ بێت، هەوڵەدات ئەهلی فێڵوفڕ نەبێت، هەوڵەدات قسە و قسەڵۆکی نهێنێ و نەبات، هەوڵەدات کەسێک بێ بنەچەی بناسێت، هەوڵەدات چەندین جار هەواڵی دەپرسێت.
بەڵام زۆر جار بەداخەوە لە هاوسەرگیریە ئەوەندەی کە بۆ ئەم پەنجاوەرەقەیە هۆڵمانە بۆ ئەوە هۆڵمان نییە کە شەریکە بەشێک بۆ خۆمان دروست دەکەین بۆ 30 ساڵ بۆ 40 ساڵ بۆ 50 ساڵ کە جاری وایە ڕەنگە 70 ساڵیش ژن و مێردێک پێکەوە بن. بەڵێ بەرنامەکەمان باسی خێزانی ئاسوودە دەکەین، خێزانی خۆشبەخت دەکەین، چونکە ئەو دەبێت بە دنیای ئێمەش دەبین بە دنیای ئەو دەبێت بە هاوبەشێک لە ژیانی منیش دەبم بە هاوبەشێک لە ژیانی ئەوە. ئێوە زانیوتانە ئەزیزان، ژن و مێردە بەختەوەرەکان، ئێوە زانیوتانە دەبێت ماڵێک دروستکەین، دەبێت هەنگاو بنین بۆ ماڵێکی ئاسوودە کە من لەگەڵ خێزانمە خێزانم لەگەڵ منە، ڕەنگە بچووکترین نهێنی یەکتری بزانین. ئەو نهێنانی کە من لە لای خێزانم دەیڵێم و دەیدرکێنم، ئەو نهێنانی خێزانم کە لە لای من هەیە مەگەر ئەو خوای تەبارەک و تەعالایە خۆی بزانێ گەرنە هیچ کەسێکی تر نازانێ. ئەو سڕ و نهێنیانی کە من هەمە دەربارەی کارم، کاسبیم، خوێندنم، ژیانم، پارەم، سەرچاوەی داراییم، جۆنەتی بیرکردنەوەکانم جگەل لە خێزانم دایک و باوکشم ڕەنگە وا نەزانێ، ڕەنگە بە هیچ شێوەیەک جگەل لە خوای گەورە و خێزانەکەی خۆم هیچ کەسێکی تر نەبێ ئەو هەموو نهێنی من بزانێ. ئایا بیرت لەوە کردوتەوە چۆن بتانی ئەم ساحب سڕەی تۆ، ئەم خاوەن نهێنەی تۆ بتانی بیپارێزی و بتانی ئاسوودەی بکەی و بتانی خۆشبەختی بکەی. بۆیە هەر کاتێک کە تۆ دەتەوێت هەست بە ئاسوودەی بکەی، دەتەوێت هەست بە ئارامی بکەی، دەبێت بیر لەو ژیانە بکەینەوە. لەم سیسیلەیە ئێمە باسی ئەو بەرنامەیە باسی ئەوە دەکەین کە چۆن بتوانین خێزانێکی ئاسوودە دروستکەین. بۆچی؟ بۆ ئەو دوو نەفەرەی کە بەلایانی کەمەوە نیوەی تەمەنیان پێکەوە بەسەر دەبن. ئەزیزەکەم کە تۆ سێری ئەم بەرنامەیە دەکەی، بەخۆ تا بچۆرەوە وەرەقە و قەڵەمێک دەرکە، شەو ڕۆژ 24 ساعتە. لەم 24 ساعتە بەلایانی کەمەوە کامشتان کە زۆرترین کات لە دەرەوەن بە نزیکەی 12 ساعت لەگەڵ خێزانی خۆتای، لەگەڵ هاوسەرەکەتای، لەگەڵ هاوژینەکەتای. کەواتە ئایا بیرمان لەوە کردوتەوە بۆ نیوەی تەمەنی خۆمان خێزانێکی ئاسوودە دروستکەین، خێزانێکی خۆشبەخت دروستکەین؟ یان ئێمە حسابی 2 ساعتی دەرەوە دەکەین، 3 ساعت 4 ساعتی دایرەکەمان دەکەین، زۆرێ لە پارەکانمان، زۆرێ لە جلوبەرگەکانمان، زۆرێ لە ئیش و کارەکانمان، زۆرێ لە بیرکردنەوەکانمان بۆ ئەو چەند ساعتێک کە لە دەرەوەیە. بەڵام ئەگەر بۆ نمونە مەسەرن جەنابەت لە 8 بەیانیشەوە دەرچیت هەتا 6 ئێوارە، بەڵام لە 6 ئێوارەوە هەتا 6 بەیانی بە نزیکەی 12-13 ساعت دەکات. ئەگەر تۆ 8 لە ماڵ دەچی کاتەکاتە 14 ساعت، واتە نیوەی یان هەر جێجار توانین بڵین لە 100 تا 60 تەمەنی تۆ لە ناو ماڵێکایە کە پێی دەڵێن خانەوادەکەی خۆت. ئایا ئیشمان لەسەر ئەمە کردووە کە چۆن بتوانین خێزانێکی خۆشبەخت و ئاسوودە دروستکەین؟ بۆیە ئەزیزان، ئێمە لە درێژەی ئەم بەرنامەیە بە زنجیرەیەک بەرنامە، بە زنجیرەیەک ئەڵقا باسی ئەوە دەکەین کە چۆن بتوانین پەیوەندی ژن و مێرد سەرسوڕهێنەرانە زۆر خۆشبەختی کەین، زۆر ئاسوودەی کەین، چۆن بتوانین عەشق و خۆشەویستی لە نێوان خێزانەکانە دروستکەین، چۆن بتوانین کارێکی وا بکەین نزیکی لە بینی ژن و مێرد دروست بێ، چۆن بتوانین فیداکاری، چۆن بتوانین ئارامی، چۆن بتوانین دڵەکان لێوان لێو بن لە یەکتری، چۆن بتوانین تاسەی یەکتری بشکێنن. زۆر گرنگ و زۆر مهمە. تەنها بەڕێکردن نەبێت، تەنها نان خواردن نەبێت، تەنها کات بەڕێکردن نەبێت. بە ئاواتەوە نەبێت پیاوەکە سەعات 7 و 8 بەیانی بێ و جانتای پێچێتەوە بڕوە. خێزانشی بە ئاواتەوە نەبێت کاتی دەوام بێت و پیاوەکەی بەجێ بێڵێ. نەخێر، ئەو ئاواتە دروستکەین و بەم زنجیرە بەرنامەیە ئێمە دەمانوێت ئەو ئاوات و ئامانجە دروستکەین کە هەر یەکێک لە ژن و مێردەکە بە ئاوات و بە ئامانجیان ئەوە بێ کە زوو هاوژینەکەیان بێتەوە بۆ ماڵەوە، زوو هاوژینەکەیان بێتەوە بۆی بۆ ئەم ماڵە ئارامە، بۆ ئەم ماڵە ئاسوودەیە. ئێمە دەمانوێت لەم زنجیرە بەرنامەیە بە جەنابتان بڵێن چۆن بتوانین پیاوێک بە جۆرە لە جۆرەکان عەقڵێتێکی بۆ دروستکەین، بیرۆبۆجوونێکی بۆ دروستکەین، تەفکیرێکی بۆ دروستکەین کە لە کاتێک لە دەرەوەی ماڵە، کاتێککە سەعات 12-12:30 کێچ بکەوێتە کەوڵی و کۆڵێت تەواو شپرزە بێ، تەواو بێتاقەت بێ، تەواو نائارام بێ، خواخوای بێ زوو سەعات 12:30 بێ بۆی سرفی سیارەکە لێدا بچێتەوە بۆ ماڵەوە، بچێتەوە بۆ ئەو ماڵی ئاسوودەیە، بۆ ئەو خێزانی ئاسوودە و خۆشبەختی کە دەمانەوێت دروستیکەین. نەک سەعات 12:30 تەواو بێت، خواخوای بێ هەتا سەعات 2:30 لەگەڵ گەنجەکانە تەواو نەبێت، دوایش بڕوا بۆ بازار، دوای پیاسێ بکە، لە دەرەوە نان بخوات، ئێوارش تەلەفۆن بکە بڵێ من لە دەرەوە نانم خواردووە، ئێوە نانی خۆتان بخۆن، کەواتە خێزانێکی ئاسوودەمان دروست نەکردووە. بۆیە لە سیلسیلەیەکە ئێمە هەوڵ دەدەین بە حەول و قووەتی خوای گەورە کۆمەڵێ بەرنامە بە جەنابتان بڵێن، کۆمەڵێ هەنگاو بە جەنابتان بڵێن چۆن بتوانین خێزانێکی ئاسوودە دروستکەین.
لەگەڵ ئەم زنجیرێ لەگەڵمان بن ئێمە ڕۆژانە و بەرنامە بە بەرنامە هەوڵەدەین ئێوە و هەمومان فێر بین کە چۆن بتوانین خێزانێکی ئاسوودە دروست بکەین. تا بەرنامەی داهاتوو بەخواتان دەسپێرم، خواتان لەگەڵ. شايفة نجمة صغيرة وين راحت النجوم اللي معاها بس وين أمها وأبوها بس وين أمها وأبوها ودي أكتب كلمة وارسلها إليها ودي تبقى خێزانی ابتسامة ئاسوودە. عليها ودي